ئەزیزانم لە فیستیڤاڵی پاییزە و هەناری هەڵەبجۆ دووبارە لەگەڵتانم. ئێستاش میوانێکی زۆر تایبەتم دەبێت کە ئەندامی لیژنەی باڵایە کە ئەویش زۆر بەڕێز سۆران نەقشبەندیە. کاک سۆران فەرموو. بەخێر بێ کاک سۆران. سڵاو ڤینۆخان باشی جانەکەم. کاتت باش؟ هەموو کاتێکە باش سپاس دەکەم. بە دەردی خۆمان ئەڵێن هەنارت باش، هەڵەبجەت باش، ڕۆژی فیستیڤاڵی پاییزت باش. زۆر سپاس بۆ ئێوەش ڕۆژێکی باش. بۆ ئەم ساڵی تازەی فیستیڤاڵ کە یانزەیەمین ساڵی فیستیڤاڵی پاییزە و هەناری هەڵەبجەیە. بەڵێ سەرەتا ڕێگەم بە سڵاو لە جەنابیش تو لە بینەرانی ئاواش بکەم. ئەم ساڵ کە خولی یانزەیەمینی فیستیڤاڵی هەنار و پاییزی هەڵەبجەیە هەروەکو ناوی خۆی بەخۆیەوێتی بە دەرەجەی یەکەم لەبەرەوەی کە هەناری هەڵەبجە هەنارێکی بەناوبانگە لە ڕووی ینی زۆر ئۆرگانیکە، زۆر ئەنتیتۆکسیکە، زۆر ئەوەیە و جۆریشی زۆر زۆرە. ینی بۆ بە سەرچاوەیەک بۆ داهاتی جوتیارانی منتیقەکەش. لەلایەکی تریشەوە ناوەکەی با بڵێن پاییزی لەگەڵایە لەبەرەوەی کە بەروبوومی پاییزەی ئەم منتیقەیە شتی زۆر زۆر تایبەتی تایە من زمنیها هەنار و ئەوانەی کە مەسەڵەن گوێزە ئەوانەی ترکە لەم ناوەیە هەیە. باش کاک سۆران، مادەم ئەوە شارەزای خۆت لە بابەتی بەرهەمەکانە پێشنیاری چیم بۆکەی کە تاقی بکەمەوە؟ وڵا بە دڵنیاییەوە ئاوی هەنارەکان تاقیکەرەوە ئەوە هیچ هەنار هەربێت تاقیکەیتەوە. بێگومانەوە لە دوێنەوە من خەریکی هەنار خواردن. بەڵام هەنێک هەنار هەیە نازانم تۆ خۆت حەز لە ترشەیە شیرینە بەپێی یعنی خەڵک کەوتووە مێخۆشیش هەیە ڕەنگە باشتر بێت. نامەوێت دیعایی بۆ بکەم بەڵام یەکێک لە کۆشکەکان وازام ئەوەی تەنیشتمانە لەو دیوترەوە باشترین جۆرەکانی هەناری لەگەڵ خۆیان هێناوە ساڵەخانیە لاڕەشەیە ئەو نوعانەی تراکە. جۆری ساڵەخانی بە ئەوەی بیست بێتم باوترین و باشترینیشیانە کە ئەشکرێت بە ڕۆبەهەناری ئەوە هۆکارەکەی چی ئەگەڕێتەوە بۆچی ئەم تامی ئەمە تایبەتە ئەم جۆرە هەنارە؟ وڵی ڕەنگە من زۆر ینی زۆر وردەکاری هەنارەکان نەزانم بەڵام ڕەنگە لەبەر ئەوە بێ کە لەگەڵ ئاو هەوای شوێنەکەیە گونجاوە چکە ئێستا هەناری ئەمریکیێنن هەناری شوێنی ترێنن لێرە ئەیڕێنن زۆر باش سەرەکەوێت بەرهەمەیەت. بەڵام بەڕاستی هەتاوەکو ئێسا لە ئەو 16 سنفەی هەنار کە لە هەڵەبجەیە وجودی هەیە بە حکمی قسەی کشت و ئەوانەی کە لە بواری کشت و کاڵە شارەزان و جوتیارەکانیش ساڵەخانی لە هەمویان باشترە هەم لە ڕووی تامەوە تەنەوەعی تامەکەی زۆری فەرقا هەم زۆر ئاوداریشە. ئەوەی سەردانی جوتیارەکانم کردوێ کە لە ناوبڕەکانە ڕۆشتوم بۆ لایەن ئەوەی بزانم بۆیە ئەو هەنارە تامەکەی ئەوەنە خۆشە کە ئەڵێن ئاوی بەکانیاوەکانی هەڵەبجە ئاو ئەدرێت جا ئەم بۆن و تام و ڕەنگە تایبەتە هی کانیاوەکانی هەڵەبجەیە کە وای کردووە تامەکەی بێگومان کاتێکە ئەڵەی بەرهەمێک ئۆرگانیکە یعنی بە تەواوەتی لە زەوی ئەو شوێنە و لەگەڵ ئاوی ئەو شوێنە سەرچاوی گرتووە یعنی نەک تۆ بڕۆی مەسەلەن بۆ نمونە سەمادێ شتێکی پیا بکەیت ئیترەوە لە ئۆرگانیک دەرەچێ مەسەلەن بۆ نمونە لە ناو هەنارەکانە من ئێستا بیبەرم بینی ئەم بیبەرە ماڵی خۆمان زۆر داوایەکەن کە هەموو جارێکە سەردانی هەورامان و هەڵەبجاکەم لەگەڵ خۆما بیبەمەوە بۆ لەبەرەوەی بەڕاستی تایبەتە زۆر ورد و ناسکو ئەوەیە یعنی نە لە گەورەکانی خۆمانە نە لە بچووکە توونەکانە لەو بینەیە ینی زۆر شتێکی تایبەتە جا بۆیە ئەو شتانەی کە تایبەتمەندن بە خاک و ئاوی هەڵەبجە خۆی کە ڕەنگە جەنابەت بزانی کە دووەم بە پیترین خاکی سەرڕووی زەویە یعنی لە دوای خاکی ئۆکریناوە خاکی شارەزور و هەڵەبجە بە ینی پێکهاتەکەی بلاک سۆیڵیتیایە کە با بڵێن خاکی ڕەشی پێڵێن لە دنیاە لە دوای ئۆکرایناوە ئێرە بە پیترین خاکی سەرڕووی زەوی ڕاستە. ئەجا ئەمەوێت باسی ئەوە بکەم کە من دیقەتی ئەوە ماکە لە نێو کۆشکەکاندا کۆمەڵێک خانمی زۆر جوان زۆر دەستڕەنگین لێرە لە فیستیڤالەکە شان بەشانی پیاوان کارەکەن ئێوە چیتان کردو و چۆن هاوکاری خانمانتان کردو لەو ڕۆوە؟ باڵەبا من تۆزە بگەڕێمەوە دواتر ئێمە ئەم ساڵ بەپێی ئامانجەکانی نەتەوەیە گرتوەکان ینی بڕیارمان ناوە خۆشببختانە حکوومەتی خۆجەیی هەڵەبجە بڕیاری یاوە کە لەم ساڵەوە بەپێی SDG گۆڵەکان ئیش بکات. ئەمیش چییە کە یەکێک لە خاڵەکانی لەو حەفە خاڵی UN کە بۆ دابینکردنی ژیانێکی باشتر و بەردەوامە یەکێک لەوانە ئێمپاوەرمنتی ژنە ینی بەهێزکردنی توانای ژنەکانە ئەمە لە چییە لە بواری اقتصادا لە بواری زانستە لە هەموو بوارەکانە ئەوەی کە لێرەیە جەناب تەیبینی ئێمە بە تایبەتی حسەی دەستڕەنگینی ژنان حسەی ئەوانەی کە
با بڵێن چێشتی خۆماڵی لێنێن یاخود بەرهەمیانێناوە دایانناوە ئێمە زۆر بە تایبەت ڕەچاوی ئەو خاڵەمان کردووە کە چکە خۆتەزانی ینی ماشەڵا ژنی ئەم منتیقەی لای خۆمان ینی زۆر وریان هەم لە ماڵەوە ئیشی خۆیەکە هەم لە دەرەوەش ئیشی خۆیەکە لەبەرەوە ئێستا هەردووچان ناوە لە یەک و هاتوونەتە ئێرە ژنانی هەڵەبجایە عنی ئەوەی من دیقەتممە و ئەوەی من گەڕام و پرسیارم کرد زۆر دەزڕەنگینن زۆر بەتوانان و لە هەمان کاتا هەم باخەوانی ئەکەن هەم ڕوبەهەنار دروستەکان هەمیان لە فیستیڤالێکی جوانی ئاوایەن بەرهەمەکانی خۆیان نەفرۆشن یعنی بە تەواوەتی ئەتوانین بڵین لەگەڵ خێزانەکانیان لەگەڵ هاوسەرانیان پێکەوانەیە هەم جوتیاریەکەن هەم فرۆشیاریشەکەن حەزم کرد باسی کۆشکەکانیش بکەین کاکسۆنار ڕێژێکی زۆر کۆشک هەیە لە چاو ئەو کۆشکە زۆرانی کە ئەم ساڵ دابین کراوە چۆنی کۆشکەکان بە جوتیاران فرۆشراوە یعنی چۆنی دیاریتان کردو ئەگەر لە ڕێگەی تیر و پشکە ئەمە چۆن کراوە وەزائیدەن ئەو کەسانەی کە تیر و پشکەکە ناویان دەرنەچوە چۆن قەرەبوویان بۆکەنەوە چۆن هاوکاریانەکەن بەڵێ سەرەتا ئێمە بڕیار بوو کە 500 کۆشک بێ دوایی بە حکمەوەی کە داواکاریەکە زۆر بوو کۆشکەکان زیاکرا بۆ 600 تقریبان تا ئێستا 40 کۆشکدانراوە و تەوزیع کرا کاتیگۆرایز کرا بۆ چەنی بۆ خواردن بێ چەنی بۆ کاری دەستی بێ چەنی بۆ بەرهەمی خۆماڵی بێ چەنی بۆ کشت و کاڵ بێت و ئەمانە هەمووی تەوزیع کرا دوای ئەوە کە ڕقم لە کۆشکەکان درا ئەم ڕقەمانە تیر و پشکی بۆ ئەو کاتیگۆریانە بۆ کراوە ڕاستە کۆمەڵێک یعنی تۆ 1000 و تقریبان 450 کەس ناوی نووسیەوە بۆ کۆشک ئێمە 600 کۆشکمان هەیە لەم 600 کۆشکە ئەو ژمارەی ترکە ئەمێنێتەوە بە گومان بەری ناکەێت لەبەر ئەوە بێت تیر و پشک کرێ بۆی کە مافی کەس نەفەوتێ دوای تیر و پشکەکە ینی بۆ خۆراک بەجا ئێوە چی ئەەکەن بۆیان بۆ ئەوەی قەرەبوویان بۆ بکەن بۆ کەسانی کە جەناب پرسیاری ئەوەت کرد وەڵای هەنێکیان کرانەوە بۆ نمونە هەنێکیان لەوانەیە کە زۆر ساڵە بەشدار بوون و ئەم ساڵ بە سەدفە ناویان نهاتبووە هەنێکیان جێگەیان کرایەوە هەنێکیان کە ینی سەرەتای دەستپێشی کارەکانیەتی نەیانتوانیوە زۆر دڵی ئەو کەسە بشکێنەوەوانە بە هەر چۆرێک بۆ جێگا کرایەوە بەڵام میتر ئەوانەشی کە ناویان دەرنەچوە ڕاستی خۆشیان تێگەشتن لەوەی کە بێ داوای لێبوردنیان لێ بکەین کە هەرەوە بەرگارم ئەوەیە کە ئەمەیە بزانم ئەو جوتیارانەی کە بەشداریان لە فستیڤالەکە کردو تەنیا لە پارێزگای هەڵەبجەن یان لە ناوچەکانی تری ناوچە جیاوازەکانەوە بەشداریان کردووە ئێمە لە سا تقریبان هەفتامان داناوە بۆ ئەوانەی کە لە ناو پارێزگاکەیان لە دەوروبەری پارێزگاکەیان لە سا 25 دانا بۆ ئەوانەی کە لە دەروی پارێزگای هەڵەبجە حەزەکەن لێرە بەشداریان هەبێت بەو شێوەیە جێگا کرایەوە تاو دەسەکانە خۆش بە کاکسۆنە زۆر سپاس بۆ ئامادەبوون.